تۆڕیەکەمی بەڕامی بانی باش کوردستان باز لەو دوو شاخانە دەکەین کە سەرکەوتن بەسەر چای ئارارەت لە باکوڕی کوردستان کە ئەمڕۆ هەردووکیان لە ستۆدیۆ ئامادەن بۆ گفتوگۆی زیاتر چۆنێتی ئەنجامدانی شاخەوانی خۆد ئەزمونیان ئمە میوانداری هەردووکمان کردووە کە کاکشوان عوسمان شاخەوان بەخێر بێ کاکشوان ڕۆها کاک خالید ئەحمەد شاخەوان بەخێر بێ کاک خالید سپاس بە ئامادەبوونی هەردووکتان وەکو لە راپۆرتەکەدا هاوکارمان ئەحساندا راپۆرتێک بۆی ئامادە کردبوو سەبارەت بە چۆنێتی شازی شاخەوانیتان هەروەها 4 فاصلە لەم مودەی ئەم دوو ڕۆژاکەی ئەو شاخەوانیتان ئەنجام داوە بینوتانەوەتە گۆڕانی کەشوها لەسەرتایە کە خەلید ئەمێت بە تۆ دەست پێ بکەم باس لە ئەزمموی خۆتان کە لە ئەنجامدانی ئەم شاخەوانی و چۆن بوو ئەنجامتاندا بەڵێ سوپاس بۆیەوە سوپاس بۆ مادەبوونتان من چەند ساڵێک خۆم شاخەوانی دەکەم لە ناو کوردستانە لە ناو چوومە زۆربەی چایەکان بەهۆی ئەوەی کە دیاقەمان بەرز بوو توانامان زیاتر کرد بیرمان فراوان بوو من وەک خۆم بەرنامەی ساڵانەم هەیە حەز دەکەم هەر ساڵە و گەشتێکی چایەکی دەرەوە بکەم پێرار چوون بۆ دەماوەند بەرزترین چایە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ پار بەهۆی کۆناوە نەماتوانی گەشت بکەین ترم ساڵیش لەگەڵ کاکشوانە بڕیارماندا کە گەشتی ئەرارات بکەین بەڕاستی گەشتی ئەرارات کۆمەڵێت تایبەتمەندی خۆی هەیە ئێمە لەوەی کە لە دوورەوە قسەمان لەگەڵ خەڵکا کردو و بەدوادا چوونمان کردووە هەستم کرد قورستر دەرکەوت لەوەی کە هەیە چون بۆ دەماوەند بەرزترە بە چەند سەد متر بەرزترە بەڵام کەش و هەوا بەو شێوەیە سەخت نییە ئەوەندە سارد نییە ڕێگاکەی باشترە ئەوەندە ڕک و هەوراست نییە وەکو ئەوەی ئەو ئێوە مەودای بە پێڕۆشتنی کەمترە بەڵام لە ئەرارات کەش و هەوا سەختە هەمیشە بەفری پێوەیە و ئیتر نازانی ڕەنگە لە سەعاتێکا 2-3 جار کەش هەوا بگۆڕێت بە تایبەت لە نزیک لووتکەیە باشە کاک شوان بۆ ئێوە تا چەند ئاستان کاتە بەردەمتان کە دوو شاخەوان سەرکۆم بەسەر ئەم شاخە بەرزە کە توانین بڵین دووەم بەرزترین شاخە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا لەگەڵەوەشدا کە وەکو کە خالید ئاماژەی پێکرد لە چەند کاتژمێرێکدا بوون ڕۆژی کەشەوە بەردەوام گۆڕانکاری بەسەردا هاتووە زۆر سپاسان دەکەم ئێمە بەپێی ئەوەی کە پێشتر تەجروبەیەکمان هەبوو و ئامادەسازیمان کردبوو لەخوا بەزیاوێ ئاستەنگێکی بەو شێوە نەهاتە ڕێگامان هەرچەندە خۆی ئەو شوێنانە بۆ کەسانی ئاسایی زەحمەتە چونکە ڕێژەی ئۆکسسیژین داوەزە لەو شوێنانە ئەمە پێشتر ئامادەباشیمان کردووە بەهۆی سەرکەوتن بۆ شاخەکانی پیرەمەگرون و گۆژە و پاشان مەلەکردن و ئەوانە بۆ خۆڕاهێنان لەسەر ئۆکسسیژین کەمی ئۆکسسیژین ئەمانە هەمووی تەسیری هەبوو لەسەر کارەکەمان و لە زستانیشا گەشتمان کردووە گەشتی ناڕەحەتمان بینیوە ئەمانە بوونە هۆی ئەوەی کە پاڵپشتێکی گەورە بۆ ئێمە کە بتوانین بەرەنگاری ئاستەنگەکان ببینەوە مەسافەکەیشی زۆر بوو 5137 متر زۆرە بۆ شاخەوان ئێمە لەخوا بە زیابێ لەبەرەوەی کە پێشتر لیاقەیەکمان هەبوو وەکو مامۆستا خالید عەرزیکردن توانیمان لەخوا بە زیابێ بە سەرکەوتی ئامانجەکەمان بەدەست بێنین باش کاکشان ئەمێت هەر پێم بڵێیت سەبارەت بەوەی کە بەرزی پلەیگەرما دەرەجەی حرارە لەوێدا چۆن بوو چەندێک فەسڵ گۆڕا ئایا ئامادەکاری تەواوکرا بوو لە ڕووی پۆشاک یاخود شتەکانی ترەوە کەشوهەوای ئەو ناوچەیە بە شێوەیەکی گشتی فێنکە لە هاوینیشە منتیقەکە ئەو شارە پێڵەن ناوی بایەزیدا کە سەرەتا دەست بە گەشتەکەکەی لە بناری شاخەکەەوە ئێمە سەرەتا دەبعەن کە دەست پێەکەی گیانت گەرم ئەبێ حەز بە گەرماکە ئەەکەی بەڕاستی ناڕەحەت ئەبی یعنی گەرماکەی بە شێوەیەکە ناڕەحەتە دەکا وردەوردە بەرەو ئەوە ڕۆی جەوێکی بەهاری دروست ئەوێ پاشان اینجا جەوەکە ئەگۆڕێ بۆ جەوێکی سارد و سەرما و پێویستە جلی تەواو پێوێ ئێمە ینی کارگەیشتە ئەوەی کە پێویست بە قەمسەڵەکەیشەوە کە لەبەرمان بۆ چاکەتی بەز نەبوو بۆ ئەوە هەواگریشمان لەبەر کرد مەتەڕی و هەواگر لە هاتنە خوارەوەشمانە بارانێکی زۆر لێداین ینی هەر تەم و مژ و کەش و هەوای جۆرە و جۆرمان بینی بەڕاستی ینی ئەوە نەبوو بڵێ لە یەک شێوازە وەزعەکە بمێنێتەوە تەنانەت مەودای بینین زۆر کەم بوویەوە تا ڕادەی 5 متر پێشی خۆمان توانم بڵم بە باشی نەمانە بینی هاوڕێکانمان نەئەناسیەوە بەڵێ کاک خالید
ئێوە تەنها ئەم دوو شاخانە لە هەرێمی کوردستان بەشداریتان لەسەر کەوتن بەسەر ئەم شاخەدا کرد بەشداربووان چەند کەس بوون تیمەکەتان چۆن بوو ئایا ئافرەتی تیا بوو یاخود تەنها لە پیاوان پێکات بوون بەڵێ ئێمە بۆ ئەم ساڵ پێشتر نازانم چوون هاوڕێیان لێرە بەڵام ئەم ساڵ ئێمە دوو کەس بووی من و کاک شوان بووین کە چوین بۆوێ بەڵام لێو کۆمەڵێ شاخەوانی بیانی هەبوون زۆر ینی بڵێم لەوەیە نزیک هەزاران کەس هەبێت بەڵام ئەو ڕۆژێک کە ئێمە شەمە بوو سەرکەوتین ئەوان جمعە سەرکەوتە بوون و ئێمە لەگەڵ کۆمەڵێ شاخەوانی تری بیانی لە ڤیددیۆەکانە دیارە لەگەڵەوانە سەرکەوتینی ترتی من لە ڕێگا دەگەنەوە بە یەک و زۆر جار هەیە هۆی ڕێک ڕێبەرەوە دەچن بۆ ئەستەرەوە ینی بەڵێ بیانی هەیە بەڵام کوردم نەبینی ئیتر تورکیشم نەبینی زیاتر بیانیە بەڵێکا خالیت بێگومان هەر کە باز لە شەخانی دەکرێت یەکسەر خواردنی کڵاویان بە مێشکدا دێت یاخۆت گرنگترین شت خواردنەکە لەگەڵ خۆیان دەبن بەتایبەت ئەوانێک لێرە هەفتانە و چالێکیانە ئەنجامدەن لەوانەیە بەشە خواردنی قورسبەرن لە بەروی چەند کاتژمێرێکە بەڵام ئەوەی ئێوە بۆ ماوەیەکی درێژتر لەوە خایاندوێتی کەواتە ئەو خۆراکانی کە پێتان بوو چی بوو ئەبێ جۆرە خۆراکێک بێت لەگەڵ خۆتان بیبن تا بتوان ئەو مدە درێژە ئێوە بمێنەوە خۆراک بە دوو شێوە دەکرێتە بێت کاتێک کە تۆ لە کەم دەمێنیتەوە شەو دەمێنیتەوە دەخەوی دەتوانانی کۆمەڵی خواردن بەریت کە ئاودارن بۆی کە تۆ هەمیشە لە شتەر بێت و ئەوەندە لە شوش نەبێتەوە لەبەرەوەی عارق زۆر دەکەی ماندوو دەبیت دەتوانی ئەوانە سوود لە میوە و لە زەڵاتە و لە هەندێک سوپ وەرگری بەڵام کاتێک کە دەچیتە لووتکە پێویستە خواردنێکت پێ بێت کە هەم بەهای خۆراکی بەرز بێت هەمیش لە کێشە زۆر قورس نەبێت بۆیە زیاتر شیرینی چەرز ئەوانە دەتوانانی بەری بۆ لووتکە و بیتەوە چونکە عادەتەن کەمپەکان لەو لووتکانە وا دادەنرن کە بتوانانی لە ڕۆژێکا بچیتە لووتکە و بیتەوە هەمان کەم ناتوانانی لەسەر لووتکە هیچ بمێنیتەوە ئەم خواردانە بۆوێ شیا و گونجاون چەرز شیرینی بەڵێ ئەوە دوو ڕۆژ چند خایاندیان دوو ڕۆژ زیاتر بووە خەلیت ئێمە گەشتەکەمان بە وتێلەوانەوە سێ چوار ڕۆژی خایان بەڵام ئەوەی کە لە بناری کە لەو ساعەتەی دەستمان پێکرد بە پیادە ڕۆیی تا هاتینەوە هەمان شوێن دوو ڕۆژی خایان تقریبان نزیک کەمتر لە چل ساعتیش کەمتر بەڵێ تقریبا معدودی 37 ساعت لەم چایە بووین بەڵام نزیک 28 ساعت بە کاملی پیادەڕۆیمان کردووە لەم دوو ڕۆژەیە باشە ئەم کاتژمێرە زۆر پیادەڕۆیتان کردە کاریگەری کردە سەر کێشتان کێشتان دانابۆزی؟ نانا ئێمە لەبەرەوەی کە ناتوانین کەسێکی ئاسایی ئاوا بڕوە ئێمە لێرە پێشتر ڕایەنانمان کردووە لیاقەمان بەرز کردوێتەوە گەرنا خەڵکانی ئاسایی هەتا شاخەوانیش بەبێ ئامادەکاری گونجاو نەفچێتام شوێنە لەبەرەوەی زۆر جار هەیە زەختت ئادەبەزیت یان پەکت دەکەوێت ئەژنۆت بە تایبەتی ئەوانەی کە مشکلەی ئەژنۆ و ئەوانیان هەیە سەختە بەڵێ ئەوانە ئامادەکارێکی تەواو بکرێت دەبێت بیکەیت و ئیتر توانای خۆشت هەڵسەنگێنی ئیتر ئەگەر لە تواناتانە بێ باش نەبچیتام شوێنانە چونکە هێنانە خوار و ئەوانە نەگونجاوە بەڕاستی ئێمە خەڵکمان بینی کە لێوە دەهات لەوەی من بڵێم لەوەی ڕۆژێکی پێچوو بێت تا چەند سەعاتێک هاتوۆتە خوارەوە کێشی زۆر بوو کاکشوان بینی کێشی زۆر بوو هەستم کرد لیاقەشی نەبێت بەبێ ئامادەکاری هاتبوو بیانی بوو کاکشوان بێگومان باستان لە بەشێک لە پێداویستی و کلوپەلەکانی کرد و خۆشتە ئاماژە پێکرد بەڵام ئەو کلوپەلانی کە ئەمڕۆ لە ستۆدیۆ ئامادەمێت دانە بۆم باسکەی بۆ چیش بەکاردێت و چ ینی ضرورەتی کشەیە لەگەڵ خۆتانە بیبەن ئەوەی کە یەکەم دانە لە بەردەستی توە ئەم سوور و ڕەش ئەمە چی؟ ئەمە کرامپونە ئەمە کۆتا قۆناغی شاخەوانیە بەکارێنرێ بۆ سەر سەهۆڵە ئەمە لەوێ چەند 100 کیلۆمەترێک بەکارمان هێنا چەند چەند سەد مەترێ لەبەرەوەی بە پێڵاوی ئاسایی ناتوانانی بەسەر و شوێنە بڕۆی هەم شوێنەکە هەورازە هەمیش سەهۆڵە ینی بەستوێتی چوار فەسڵە ئەو شوێنە بەستوێتی پێڵاوی ئاسایی شاخەوانیش هەتایمە خۆی ڕۆحی شاخەوانی پێڵاوەکانێتی یەکەم پێداویستی شاخەوان پێڵاوەکانێتی بێ پێڵاوی شاخەوانی بێ ناتوانانی تەنانەت پێڵاوی وەرزشی جۆرەکانی تریشی بۆ بەکاربێ ناتوانێت ئەبێ پێڵاوی شاخەوانی تایبەتی بێ دوای ئەوەش ئەم کرامپونە لە کاتی لەو شوێنانە بەکارێنرێت کە بەفرێکی زۆر یاس ئەبێ کە شوێنەکە بەستبێتی بە پێڵاوی ئاسایی ناتوانانی سەر بکەیت ئەتێرە پێداویستەکانی تریش ئەوە لە لای جەنابتەوە ئەو باتومە
ئەمان باڵێ پێڵەن باوتمەوە گۆچانی شاخەوانیە ئەم زۆر بینەوە دوانیان بەدەستەوە سەرکەون ئەنە هێزی خوێ باڵێ ئەوە بۆ هاوکاریکردنی شاخەوانە لە کاتی ڕۆیشتن و سەرکەوتنە بەکاری ئەهێنی بۆ دابەزاندنی ئەو کێشە زۆرەی کە لەسەر فەقەرەکانت و لەسەر ئەژنۆکانتە کەمی ئەکاتەوە باڵێ زۆر زۆر زەرورە کە لە کاتی شاخەوانیە بەکار بهێنرێ تەمان لە هەموو شوێنێک شابەکار ناهێنرێ شاخەوانیا بەعزێ شوێن هەیە ئێمە پێویستە بە دەست سەرکەوی لەو کاتانە ئەبێ کۆی بکەیتەوە و هەڵی بگری بە دەست سەر بکەوی یا حەبل بەکارهێن یا بەردەوانی ئەەکەی لەو کاتانە نابێ بەکاری بێنی شوێنی خۆی هەیە ئەمەش هینی ئاوە دەبەی ئاوە لەو شوێنانە کە بڵین کانیا و ئەو شوێنانی لە ئاوی سروشتی هەیە پڕی ئەەکەی تو ئەیکێتەوە ناو جانتاکە یا ئەگەر لە ئەو ئاوەش نەبێت لە ماڵەوە لە هەر شوێنێک کە دەست ئەەکەی بە سەرکەوتن ئاوەکەت ئامادە ئەەکەی بۆ ئەوەی کە ژینگە پیس نەکەی ئەو پلاستیکانە بەکار نەهێنی ئەم جۆرە و لەگەڵ جۆرەکانی تری ئاوکە لە قوتونراون و نەبێ بە ئەرکێکیش بۆت لەو سەرۆ لەگەڵ خۆتا بیهێنیتەوە ئەمە بەکارهێنی بەتاڵ ئەبێتەوە تاوکە ئەمە تایبەت دروستکرا ئەومانسازەیە بەڵێ ئەمە تایبەت دروستکراوە سۆندەکەی لە ناو جانتاکەوە دێنیتە دەرەوە هەموو کاتێک مەشغوڵیش نابی بۆ ئەوەی کە جانتاکەت دابگریت و بەکاری بهێنی بەو شێوەیە لە دواوە بڵێن کە جانتاکە لە دواوە بەم شێوەیە ئەمە یەتەوە پێشەوە بەم شێوەیە بەکاری ئەهێنی ئیتر باڵێ لە کاتی تونێتیا بەکاری ئەهێنی ئیتر ئەم شتانەی تریش نازانم ئەمە چیتیانماوەندی پێداویستی تایبەت ئەمە وەڵام من ئەوە خۆم ئەوم کردووە حەز دەکەم شاخەوانانیش بی لەو شتانە بکەنەوە بۆ نمونە من زۆر جار هەیە تۆپەکرد دەکەوی لە جلوبەرگا لە پێڵاوە ئەمانەم هێناوە من بۆ نمونە ئەمەم هێناوە دەتوانانی ئیشی داهێنانی پێ بکەیت دەتوانانی جانتایە کرد کاتێک ئەمە دەپسرێت بەکاری بێنی بۆ هەر پێداویستیەکی تر هەندێک پێش هاتەیە و حڵەتی فریاگوزاری سەرەتایی دەتوانانی ئینسانی پێڵ بگریتر وانە خۆم دروستم کردوون دەتوانن شاخەوانانش ئاوا بکەن ئەمە قولابێکە بۆ درینەوەی پێڵاو یاخود هەندێک جانتا جلوبەرێک ئیتر ئەمە دەرزیە شتەمانە سووکن دەتوانانی ئەوەی کە پێشاتێکە بۆ دێتە پێر بتوانانی چارەی بکەیت تاکو دەگەیتە شوێنی کەمپومانەوە وی ئانی کێسە شەخان بینەری بەرنامەکەمان بتوانە سود لەم پێداویستی و کەلوپەلانەوە بگرن ئەوانش لەگەڵ خۆیان بۆن ئەوانی کە هەفتانش چالاکی ئەنجامێن توان ئەمانە لەگەڵ خۆیان بەرن ئەمەش پێداویستی سەرەتایی فریاگوزاریە ئیتر پێویستە شاخەوان دایمەن لەم جۆرەشتانەی پێبێ لە کاتی پێویستی شاڵە نەکات ئەگەر پێویستی پێی بوو بەکاری بهێنێ جۆری زۆرە ئەمە چاویلکەی ناو بەفرە چاویلکەی تۆفانی پێڵێن تر ئەمە تەم ناکە لە کاتی تۆفان ئەوەیە تەم ناکە چاویلکەکان تریش هەیە کات بۆ خۆر و بۆ کاتی تر بەکارێن باش کاکشان ئەوی زۆر سەرنجی من ڕاکێشە ئەم قوتۆڕەشەی ئەمە چیتە بۆچی بەکار ئەم قوتۆڕەشە ئەمە بتڵی غازە ئەمە بتڵی غازە ئەوەش سەر و پڵاوەڕێدی با بڵێن بە کوردەواری خۆمان بەکارهێنرێت بۆ ئەو شوێنانی کە وەکو مامۆستا خالید ئەرزیکردن بەکارهێنرێت وەکو سێپایەک خواردنەکەی لەسەر دانیت و هەر بۆ نمونە ئێمە سووپمان پێبوو سوپی قاچمان پێبوو لەوێ قاپی تایبەتیشی هەیە قاپی تایبەتی شاخەوانی کە وەزنیشی سووکە کێشیان سووکەمان هەمووی ینی سەمە شوێنێکی کەم ئەگرە لە ناو جانتا حسابی ئەوەی بۆ کراوە کە شوێن کەم بگرێ و وەزنیشی نەبێ قاپی شاخەوانیشمان پێ خەیتە سەری قۆرێگەمان پێ بوونە چایەکەی لەسەر داهانین لێنین بە ئارەزی خۆمان ئیسراحەت ئەەکەین چەند سەعاتێک کاتمان هەیە بۆ پشودان یعنی ئەمەش چێژێکی تایبەتی هەیە بەڕاستی بە پێویستیشە ئەمە گەشتی ترمان کردووە ینی بە تایبەتی و شوێنانی کە کەم پیتیانە لە شاخ دانیشی ئەمە ئامادەکەی چایەک لێنی هەمە بێتە سەیرانێکیش چێژێکی تایبەتیت پێ بەشێ هاندانێکە بۆ دووبارەکردنەوە و چەند بارەکردنەوەی کارەکە کا خالید ئەمە بزانم ئەم پێداویستیانە چۆن بەدەست دەکرێت هەمووی لێرە بوونی هەیە یاخ بە تایبەت ئێوە ئەیهێنن لە دەرەوە بتوان بۆ شەخانی بەکاری بێنن بڵێ دەڵێ پێداویستی مارکی داهێنانە زۆر جار هەیە ئەمانە پێشتر کە لێرە وەرزش شاخڕەوی بەم شێوە گرنگی پێ نەدرابوون نەبوو مەگەر کەسێ ناسیاوێکە بە بەڵام ئێستا بە خۆشحاڵی و کۆمەڵە دوکان و شوێنی تایبەت هەن لە سلێمانی و لە هەولێر لە شوێنەکانی تر کە تایبەتن بەم کەلوپەلانە بەڵام ئەمانە چەند جۆرێکی هەیە
ستانداردەکانی عادەتەن نرخیان لەسرە و بە زۆری شاخەوان تایبەت دەچێت کەمتر خەڵکی یاسایی ئەم شتانە بەکاردێنێت. ئیتر سوپاس بخوامە دەست دەکەون ئەکسەرێتی من لە سلێمانیەوانم پیدا کردەوە. بەشتان ساقێ کاکشان لە قسەکانی پێشتا پرسیارێکم بۆ دروست بوو سەبارەتەوەی کە ئەمەژەڵ پێکرد ئەو کاتانی بشوێن ئەو کاتە توان خۆراک بخۆن یاخود پشی خۆتان وەرگرن. دیاریکراوە ئەنجامدانی پشوتان بۆ منە چەند کاژمێر پشوو وەرەگرن یاخود هەر بە پیادە بەردەوام دەبن کەی زانیتەن تیمەکە یاخود هەموو بەشداربووان پێویستیان پێەیە لە شوێنەکە ئاوەستن. خۆی لە ڕاستیە دیاریکراو نییە، بەڵام بەپی پێویستی ئەندامانی تیمەکە. ئێمە جاری وایەسە بۆ نمونە من ماوەسە خالید لەو شوێنە ئەلحەمدولیلا توانایەکی زیاترمان هەبووە، توانیمانە کە بە هەموو ئەو ڕێگایە نزیکی 10 سەعات ڕێگەمان بڕیوە یەک جار پشومان داوە. دوو جۆر پشومان هەیە، پشووی هەروە ڕێستێکە هەناسەیەکە دەی ئیستراحەتێکەکەی یان کەسێک پێویستێکی هەیە گۆڕانکاریەکە لە پێڵاوەکانیان لە گیرتەریا لە هەر بابەتێک لەوانەیە قەیتانی پێڵاوەکەی خراپ بێ تون یەکاتەوە پشووی 1 دقەی و 2 دقەیمانەیە، بەڵام پشووی ئەوەی کە دابنیشین بۆ خواردن و ئیسراحەتی و نوێشکردن و ئەو بابەتانە ئەوەی تر لەوانەیە لە ماوەی چارێکی 20 دقەیەکە یا ئەو پەڕی نیو سەعاتێکە ئیسراحەتێکەکەیت و پاشان بەڕێەکەیتەوە. بەڵام ئەگە تیمەکە زۆر بێ جای وای ئافرەتمان لەگەڵایە کەسی کەم توانامان لەگەڵایە ئێمە خۆمان سەرپەرشتیاریشین لە گروپی ڕاپەڕین گروپی شاخەوانی ڕاپەڕین برەوی بەم وەرزشەی ئێمەداوە هەروەکو گروپەکانی تری سەربەیەکێتی شاخەوانی کوردستان برەومان بم وەرزشە داوە خۆمان سەرپەرشتیاری ئەگەر کەسی جەناب و بێ لەگەڵمانە سەرەتای شاخەوانی دەبێ بۆ نمونە ئێمە چاودێریت ئەەکەین ئاگامان لێ دەبێ بزانین لە کوێ پێویستت بە پشووە جیهازمان پێ بە جیهاز سەرپەرشتیاری سەرەکی سەرۆکی گروپەکە ئاگادارەکەینەوە ئەڵێن ئەندامێکمان پێویستی بە پشووە ئیتر بە پێی پێویستی ئەو کەسە ڕێست وەرئەگری ئەگەر لە پێویستیشی بەیانمەتی هەبێ هەر کەسێک لەو گەشتەیە پێویستی بە هاوکاری هەبێ لەوانەیە گەشتەکە بوەستێنین یان ببین بە دوو بەشەوە لەبەر خاتری ئەو کەسە کە پێویستی بە هاوکاری هەیە لەگەڵ یا ئەمێنینەوە چەند کەسێکمان و گەشتەکە ئەوانی پێشووتر کاکشان من ئەوەکو باڵانی لە تۆوەریگرم منە بن بۆ شاخەوانی خزمەتتان بەشی خانمانمانەیە هەر تایبەت زۆر جا گەشتەکانمان بە تێکەڵی ئەەکەین ئێمە وەکو گروپی ڕاپەڕین زۆربەی کاتیش خانمان بەجیا خۆیان ئەڕۆن بۆ گەشتەکانیان و برەو بە توانەکانیان گەر بێت و شاخەکەش بەم جۆرە بەرز بێت بۆم نەسەرکێشی بێت خانمان توان بەتەنیا خانمان بەڵێ خانمان زۆر بە توانامان هەیە ئێمە ئێستا حالیان چەند بەڕێزێکمان هەر لە کوردستان و ڕۆشون شلێرخان و کاک ئاری و کاک ئیدریس هاوڕێمانن لە گروپەکانی ترن ئێستا بەڕێگاون پێم وابێ ئەم شەو لە سەر شاخی ئارارات بوون هەر لێرەوە سڵاو ڕێزم هەیە بەر حتمان ێستا لە کاتی پشوان و لەوانەیە خسپێتشان سەر کەناڵیان ئارتیاگان لە ئێمە بێ سڵاو ڕێزمان هەیە ویان شلێرخان یەکێکە لە شاخەوانە بەتوانەکان هیوادارم بتوانیەوەش بیبین و قسەی لەگەڵا بکەن وەکو ئافرەتێکی بەتوانات کە توانێتی ئەو سەرکەوتنە بەش بەرنامەکەمان هەمیشە کراوەیە. کا خالید کاکشان لە قسەکانی دا ئەمەژی بۆ کرد کە گەر هەیە کەسی کەم توانە بۆ لە پشوەکان زیاتر دەکەن. ئێوە هیچ لەم ئەنجامدانی ئەم شاخەوانیەدا کەسێکە تووشی حاڵەتێکی نەخوازراوە بێت یاخود هەر حاڵەتێکی تر بێ پێویستان بەم ئەفریا گوزار سەرجانە بێکە لەگەڵ خۆتاندا بردوتانە؟ بەڵێ حتمما دەبێت، بەڵام یەک شت هەیە ئەمە پێویستەوە بزانین کاتێک کە کەسێکی یاسایی دەست دەکات بە شاخەوانی ناتوانانی ڕاستەخۆ بچێتە شاخ. ئەمەی تر هەندێک جار هەیە لەبەر کەم ئەزمموی هەندێک گروپ ئەمە دەکەن ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە زۆر لەبەرەوەی هەم دەتوانای جەستەی و هەمیش تووشی پێکان و زۆر جار هەیە لەوانەیە گروپێک تووشی هەڵۆشانەوەی گەشتەکەی ببێت لەبەر هەندێک حاڵەتی نەخوازرا و پێویستە و کەسێک کە بێت بێت بە شاخەوانی دەست پێ بکات پێشتر لێرە بە پیادەڕۆی دەست پێ بکات لە هەواری شار لە پارکی ئازادی ئەمانەت چەند ڕۆژێک و ماوەیەک بچێت لیاقە پەیداکات لە ڕووی توانای جەستەی و تەشەنجاتی و چەند ڕۆژێک کە بیداەتی وەرزشکردن دەست پێ دەکەن. ئەنجا یەکەم حاڵەت کە هەبێت گۆژەیە دەبێت لە گۆشتە بۆ نمونە سەرکەوێت چەند جارێ بچێ ئەمە وا دەکات کە هەم سیەکانی بکرێنەوە لیاقەی باشتر بێت و هەناسەدان بۆ توانایی بۆ تەشەنجات ئەنجا لێوە بتوانێت بچێتە پیرەمەگرون. ینی شاخەوانی قۆناق بە قۆناغە ئەوە نییە کە کەسێک بتوانانی وەکو وەرزشێکی تر ڕاستەخۆ دەست پێ بکات دەبێت بەم شێوەیە بڕۆیت. بەڵێ کاتە تەمەنیش دیاریکراوە لە ئەنجامدانی شاخەوانی یاخود بەپێی ئەو شاخێک ئەوان بۆیە چەند؟ وەڵڵاهی تەمەن نا من لە شتێکا بەرچاومکەوە لە راپۆرتێکا دەڵێت مناڵێکی 11 ساڵ چۆ بۆ سەر چای ئەڤەڕێست ینی 11 ساڵ
کەمە دەتوانێت لەوانەیە لەگەڵ دایکیا لەگەڵ باوکیا سەرکەوتە بیان لەگەڵ خەڵکانی نزیکی خۆیە شتۆنیە بە تەمەەن تەسیر نازانم من 15 ساڵم بینیوە بۆ لوتکە لەگەڵ ئێمە هاتووە هەندێک برادریشمانەیە لەوانێت تەمەنیان 6 ساڵ بێت لەگەڵ ئێمە دێن گەشتی شاخ دەکەنەوەی تر لەگەڵ ئێمە یادەر دەچن بەڵام ئەمانە وەرزشی تایبەتی دەکەن بەردەوام هەفتانە وەرزش کاتیان هەیە بۆ وەرزش. کاکشان بەپەی سەرنج و تێبینی خۆت لەگەڵ ئەوەی کە شاخەوانی هەرچەند تەندروستە بۆ جەستە لە هەمان کاتە تا چەنی چێژ بەخشە بۆی کە ئەو کەسێک کە شاخەوانی ئەنجام دەدات. بێگومان ئێمە ئەتوانم بڵم پاڵنەری سەرەکیمان زۆربەی شاخەوانانی کوردستان و شاخەوانانی جیهان زیاتر لایەنە دەرونیەکەیە زیاتر لایەنە دەرونیەکەیە کە ئەم ئێستا کەسێکگەچێت لەوانەیە هەموو وەرزشەکانیش ئەو حاڵەتی تیاابێ من زۆر تاقیم نەکردوێتەوە بەڵام لە وەرزشی شاخەوانیە زیاتر ئەو حاڵەتە زەقە بێتەوە لەبەرەوەی تۆ بە هەموو هەستەوەرەکانت لەگەڵ سروشتا تێکەڵ ئەوی بە چاو هەموو جوانەکانی خوای گەورە ئەبینی هەموو دەسەڵاتی پەروەردگار ئەبینی بە گوێ لە دەنگی ئەنواع سەوتی نامۆ ئەبێت کە پێشتر لە هیچ شوێنێکی دنیا گوێ لێ نەبوو لە دەنگی تەیرەتیۆر لە دەنگی هەوا لە هەموو سەوتێک تەنانەت جاری وایە خرمەی پێی ئەو کەسانەی کە لەگەڵتان سەرنج ڕاکێشێ جاری وا هەیە تۆ لە کاتی پشوای لە کاتێکی ئارامە گوێت لە دەنگێکە بێ کە هەر نازانی چییە ئەو سەوتانە یان بۆنکردن ینی هەستی بۆنکردن لەگەڵ ماوەسە خالیدا زۆر جار ئەو حاڵەتەمان تاقی کردێتەوە هەنێک گژوگیا هەیە بەڕاستی کە تۆ بۆنی ئەەکەی ئەتەوێ بیبیتەوە لە ماڵەوە سەرێکی تا ماڵەوە ئەو بۆنەی نامێنێت تەنها لەو شوێنە ئەو بۆنە هەست پێەکەی یعنی تۆ لەوانەیە ئەو کەسی نەگاتە ئەو شوێنانە بە تایبەتی شاخە سەختەکانی وەکو پیرەمەگرون و هەڵگورد و ئەم شوێنانە ئەو گژوگیاییان ناڕوێ یعنی لەبەرەوە ئەتوانم بڵم بە هەموو هەستەوەرەکانت چێژ وەرئەگری تەنها وەرزش نییە لەوانەیە لە ئەگەر من ئەوەندەی مەژغوڵم بە شاخەوانی و شاخەوانیم کردووە خەریکی یاریێکی تر بوومای وەرزشێکی ترم بکردایە توانام لە ئێستا زۆر زیاتر بوو بەڵام مێشک و دڵ و دەروونم وەکو ئێستا مرتاح نەبوو. ینی شاخەوانی هۆکاریشکە بۆ ئارامی دڵەکان هۆکاری سەرەکی دادرێت بێگومان ئارامی بەخشە داواکەم لە هەموو کەسێک کە توانای شاخەوانی هەبێ سەرڕای ئەوەی کە ئەبێ ئاگایان لە تەندروستی خۆیان بێ دەست بەجێت دەست نەکەن بە شاخەوانی پێویستە لیاقەیە گوردەوە لە پیادەڕەوی سەر شوێنە تەختەکانەوە دەست پێ بکەن تاوەکو لیاقیان پیا بێت و ئەژنۆکانیان ماسوولەکانی ڕانیان بەهێز ئەبێ بۆی هێز ئەو زەختە نەکەوێتە سەر فەقەرەکانیان و سەر ئەژنۆکانیان و دواڕۆژ زەرەریان لێ بدا لە هاانی هەموو کەسێگەدەم کە وەزیشی شاخەوانی بکات بۆی بتوانێ دەروونێکی ئاسوودە و لاشەیەکی تەندروستی هەبێشان. خالیت لە هەرێمی کوردستان ئەنجامدانی شاخەوانی چۆن دەبینیت تا چەند هاوڵەتیانی هەرێمی کوردستاندا بە چەند ئەم وەرزشەوانی خۆت خولیە و خواستێکی تایبەتیان هەیە بۆی؟ وڵاهی پێشتر من تقریبا خۆم من 7 ساڵ پێش ئێستا چوومان سەر پیرەمەگرانی چەند ساڵێکە لەگەڵ وەرزشە خەریکم بەڵام ئەوەی کە لە ئێستادا هاتوۆتە بەرهەم زۆر جێگای دڵخۆشیە ئێستا کۆمەڵە برادەر هەن دەستن شوێنی زۆر تایبەت کە تا ئێستا یەکەمین جار هیچ کەسێک نەچێتەوە کاکسیامان دوان دەستنا و چاڵە قوڵەکانی هەنێکی شوێنی تایبەت من دەستخۆشییان لێ دەکەم کارێکی باش دەکەن کۆمەڵە برادەر هەن کاری بەردەوانی دەکەن کە لە شوێن و شوێنی زۆر تایبەت کە خەڵکی بیانیشیان لەگەڵایان بەردەوانی دەکەن ینی زۆر چوونە پێش وەرزش شاخەوانی ڕوو لە زیادبوونە لەوانەیە کەش و هەواش کە لە کوردستانە خۆی بەگشتی ناوچەیەکی شاخاویە بە تایبەتی سلێمانی ئەوانە ئەوە تەسیری زۆر بێت زۆر چۆتە پێشەوە جێگای دڵخۆشیە. زۆر سپاس بۆ کاکشوان ئۆسمان شاخەوان هەروەها خالید ئەحمەد شاخەوان سپاس بۆ ئامادەبوونتان بۆ وەی کە بەشێکی ڕاستەوخۆ لە ستۆدیۆ ئامادەبوون و ئەو پێداویستی و کەلوپەیانشتان لەگەڵ خۆتان هێناوە.